هەمیشە وتراوە حکوومەتی هەرێم قەیران بە قەیران چارەسەر دەکات. ئێستاش دەیەوێت با خوڵقاندنی قەیرانی دزینی دەنگ و ساختەکاری قەیرانە مەترسیدارەکەی بێکاری داپۆشێت و لە بیری خەڵکی بباتەوە. بە پێی ئامارە فەرمیەکان ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستاندا بۆ زیاتر لە 16 بەرز بووەتەوە. ئەگەر ڕێژەی دەستی کاری هەرێمی کوردستانیش بە 3 ملیۆن کەس بخەمڵێنین ئەوە بۆمان دەردەکەوێت کە نزیکەی 500,000 کەس بێکارە. بەداخەوە دوای ساڵی 2014 و کە حکوومەتی هەرێم و دانیشتوانی هەرێم تووشی قەیرانی دارایی بوون، ئەو ڕێژەیە بوو بە دوو بەرامبەرانی بوو بە 114 باوە و 16. سەرڕای بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری ئاشکرا، بێکاری شاراوەش بە ئاستێکی مەترسیدار بەرز بووەتەوە. بە بڕوای ئابووری ناسان بەشێکی زۆری فەرمانبەرانی حکوومەت هەرچەندە کاریان هەیە، بەڵام بەهۆی کەمی بەرهەم و داهاتیان بۆ حکوومەت بە بێکاری شاراوە هەژمار دەکرێن. ئابووری ناسێکی پێی وایە بێکاری هۆکاری سەرەکی تەشەنەکردنی هەموو قەیرانەکانە. بێکاریەتوانم بڵێم یەکێکە لەو دەردەکوشندانەی کە زۆربەی کۆمەڵگەکان بەرەو لە ناوچوون بردووە بە کاریگەریکی زۆر نێگەتیڤی لەسەر ئاسی گشتی هەیە. بەڵام لەمەش خراپتر بریتە لە بێکاری شاراوە، چونکە بێکاری شاراوە بەو کەسانە وترە کە کار ئەکەن بەبێ ئەوەی هیچ ئینتاجێکیان هەبێ. ئەمە لەسەر ئاستی دەوڵەتداریە مەترسیەکی زۆر گەورەیە کە کۆمەڵی ژمارەیەکی زۆر لە خەڵکی کار بکەن بەبێ ئەوەی هیچ بەرهەمێکیان نەبێ، واتە بوونی خەرجیەک بەبێ داهاتێک. لە هەرێمی کوردستان شەوە کەی بینین ئێمە بەهۆی چەند ساڵی ڕابردووی تێپەڕون بە هەموو قەیرانە سیاسی و ئابووری و سەربازیانەدا ڕێژەی بێکاری لە ئاسێکی زۆر بەرز و مەترسیایە و پاشێخشەیەکی گەورە لە کەرتی تایبەت و کەرتی وەبەرهێنان و کەرتەگنیەکانی وەکو کوشت و کاڵ و پیشەسازی ڕوویا. دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان قوربانی سیاسەتی چەوت و بێپلانی حکوومەتن. بەو پێی لەلایەک حکوومەت ڕێگە بەکردنەوەی زانکۆی ئەهلی دەدات و لەلایەکی دیکەشەوە پاشەکشە بە کەرتی تایبەت دەکات. هاوکات ساڵانە هەزاران قوتابی لە زانکۆ و پەیمانگەکان دەردەچن، بەڵام دەرفەتی دامەزراندن و پلانی خستنەگەڕی توانای ئەو دەرچوانەی نییە. نەبوونی پلانێکی درێژخایەن بۆ دامەزرانی دەرچوانی زانکۆ لەلایەن حکوومەتەوە، نەبوونی کەرتی تایبەت بۆ ڕەخساندنی هەلی کار بۆ دەرچوانی زانکۆ، ئەمانە هەمووی هۆکارن بۆ بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری لە پارێزگاکان هەرێمی کوردستانە. لە کاتێکە ئەگەر لە 4 دەرچووی زانکۆ بەراورد بکە یەک دەرچویان ئەگەر کاری هەبێت، ئەو کارش کە دەیکات ناتوانێت پێداویستەکانی ڕۆژانەی پێپڕ بکاتەوە. بە پێی ستانداردی زانکۆکانی بەریتانیا ئەگەر ڕێژەی بێکاری لە 100 بەرز بێتەوە، ئەوە لە بەرامبەردا ڕێژەی تاوان لە 6 زیاد دەکات. با بڕوای بەشێک لە ئابووری ناسانی هەرێمیش بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری ئاشکرا و شاراوە ئەگەرچی ڕاستەوخۆ کاریگەری خراپی لەسەر ئابووری وڵات و داهات و گوزەرانی هاوڵاتیان هەیە، هاوکات کاریگەری لەسەر زۆربوونی ڕێژەی تاوان و کێشە کۆمەڵایەتیەکانیش دروست کردووە. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.